ڕۆشتن باش بینەرانی هێژای بەنامەی گەلی ئازاد مافی زمانی و یەکسانی زمانی ئەو چەمکانن کە لەم ساڵانەی دواییدا کەوتونەتە ڕۆژەف لەو سۆنگەیەوە لە بەرامبەر ڕوانگەی سەردەستی تەک زمانی باسی فرە زمانی و فرە کولتوری دەکرێت. بەنامەی ئەم جارەی گەلی ئازاد تایبەت بە باس و شرۆڤەی فرە زمانی و فرە کولتوری تەرخان دەکەین و بۆ ئەو مەبەستەش ئێستا بەڕێز کاک حەسەنی قازی لە ئستودیۆیە. کاک حەسەنی قازی بەخێر بێ. زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی گەلی ئازاددا بەشداری دەکەم لەگەڵ بەڕێزت. زۆر سپاس بۆ تۆش کاک حەسەن. کاک حەسەن دەزانین کە تیۆری فرە زمانی بەگشتی باس و خواستی فرە زمانی لە ئاستی کوردستاندا لەلایەن بەڕێز دکتۆر ئەمیری حەسەن بوور و هەروەها جەنابتەوە کەوتە ڕۆژەف لە ساڵانی ڕابردوودا، بەڵام ئەم تیۆریە فرە زمانی لە خۆیدا وەک مێژوو باکراوند و پاشخانێکی دیکە هەیە لە ئاستی جیهاندا. پێم خۆشە بەر لەوەی بینە سەرباسی کوردستان و هاتنی ئەم تیۆریە و باسکردنی ئەم تیۆریە لە کوردستاندا لە ئاستی جیهاندا پاشخانی ئەم تیۆریە باس بکەیت. سپاس دەکەین. دیارە ئەگەر ئێمە تەماشای هەڵکەوتی زمانەکان بکەین لە ئاستی جیهانیدا، وەک دەزانین کە ممکنە ژمارەیەکی زۆر زمان هەبێ، بەڵام لە عینی حاڵدا ئەو زمانانە لە باری ڕسمیەت و فەرمیێترا لە هەموو وڵاتان عینی هەڵکەوتیان ڕەنگە نەبێ، بەڵام ئەوەی کە ئاشکرایە زۆر بە دەگمەن وڵاتی ئاوا دەبیندرێتەوە کە تاقە زمانێک شتێدا هەبێ. زۆربەی وڵاتان دەکرێت بڵێن کە فرە زمانیە، بەڵام لەوانەیە کە لە هۆی جۆر بەجۆری تاریخی یا بە هەرحاڵ سیاسی ئەوانە زمانێک بەسەر زمانێکی دیکەدا سەرەتی پێدرابێ و ئەوشتانە، بەڵام بەگشتی ئەگەر لە بەرچاو بگرین مەسئلەی فرە زمانی هەر بەشێکە لە پرۆسسی خودی هەبوونی زمان لە وڵاتانی جۆر بەجۆردا. دیارە گرنگەوەیە کە مەسئلەی ئەومان لە بەرچاو بێت کە لەباری مێژوویەوە مافی زمانی ڕاستیدا دەکرێت بڵین بە شێوەیەکی زۆر ئاوە کۆنکرێتتر تقریبان لە ساڵی 1948 بەولایەوە لە بڵین قانون و چوارچێوەکانی نێونەتەوەییدا باسی لێوە کراوە، ئەویش بە پەسەندکردنی ئەو پەیماننامەی مافی مرۆڤ لە ساڵی 1940 کە لێوەدا ئیشارەیەک بە مەسلەی زمان کراوە ڕەمافی زمانی. دیارە پێش ئەوەش هەبووە، بەڵام ڕەنگە لە مەسەلەن سەدەی 90 و ئەو شتانە فەرز کە بینی دوو وڵاتان لەسەر هێندێک شت تەوافق کرابێ لەوانە کە مەسەن بە گەلێک یا کەس گروپێک دەستەیەکی ئەتنیکی مافی زمانی بدرێ، بەڵام ئەو مافێک بڵین لە چوارچێوەیەک و لە بڵین قالبێکی نێونەتەوەییدا باسی لێوە نەکراوە. بە دوای ئەوەدا دیارە ئەوەی کە ئەو مافی زمانی چەندین قۆناغی تێک بڕیوە کە هەتا گەیشتۆتە ئەو سەردەمێکی ئێمە قسەی لێ دەکەین و بە تایبەتی لە ساڵی 1970کان بەولایەوە. دیارە ئەمە ئێستا و قسانی کە دەکەم دێک حاڵەتێکی جیهان شمولی هەیە. لە ساڵی 1970کان بەولایەوە ئیدی لەسەر ئەو مەسەلەیە زیاتر ینی قوڵبوونەوە زیاتر بووە و بە تایبەتیش لە پەیوەندی لەگەڵ ئەو بوارانەی زانستی زمان و پەیوەندی پەیدا دەکاتەوە لەگەڵ مەسئلەی بەکارهێنانی زمان و ئەوەش لەو ساڵاندا زیاتر دەڕاستیدا چۆت پێشێ و بە تایبەتی لە زمان ناسی لە ئەمریکا ڕاکرد یەکەم جارە گەتوانین باسی بکەین ئەو چەمکی زمان ناسی کۆمەڵایەتی زۆر قوڵ بۆتەوە. کاک حەسەن دەزانین کە بەگشتی هاتنی ئەم باسە بۆ کوردستانیان لە ناو بڵین باسی کوردی تا بۆ خۆی لە ڕاستیدا ئەم باسە تووشی جۆرێک بڵین ڕیاکسیۆنێکی یا بڵین دشکردەوەیەکی توندی هەمەلایەنە بوو، ئەویش لە ژێر کاریگەری بڵین ناسیۆنالیزمی کوردی بەگشتی و ڕوانگەی بڵین تەک زمانی یا بەگشتی بڵین نەتەوە دەوڵەت. لە ڕاستیدا ئەم بیرۆکەیە کە دەزانین کە کوردستان چەند زمانی تەیە و چەند زارەوەشی تێدایە، بەڵام بەگشتی ئێوە هاتنی ئەم باسە لە کوردستاندا بە تایبەتی بەکێ ئەبەستنەوە و مەبەست نێردە لەبارەی تیۆریکەوە شتێکی کە هەیە ئەویژەوەی کە دەڕاستیدا هەر مافی زمانی و مەسئلەی نەتەوەبوونیەتی زۆر لە یەکتری چۆ دەباڵیەکەوە بێکەوە گرێدراوە، یعنی لە زۆر نمونەی جیهانیدا ئەگەر تەمەشا بکەین
یەکێک لە خەسڵەتەکانی ئەوەی کە نەتەوەیەکی دیکە دەتوانێت جیاواز بکاتەوە یەکێک لە هۆکارەکان دەتوانێت زمان بێ دیارە ئەوە دیسان بە شێوەی گشتی نییە لە جێگای وا هەیە کە زمان ئەو ڕۆڵە ئەو حاڵەتە ناجێڕێ جا ئەوەی کە ئەو باسە چۆن هاتوتە کوردستانی و بۆ هاتوتە کوردستان زۆر تەبیعیەکە لەبەر ئەوەی کە گەلی کورد ئەگەر لە هەر بەشێکی کوردستانی کە لەبەر چاو بگرین لە مافەکانی خۆی بێبەش بۆ ئەوانە و بە تایبەتیش لە بەرچاوگرتنی هاتنە ئارای چاپەمەنی و نووسین و فۆرمولەکردنی بۆ چوون ئۆشتانە خۆب ئەوە لە پەیوەندی ئەگەر لە کوردستانی عێراق ئەگەر لە بەرچاو بگرین لە زمانی ئینتدابی بریتانیڕا کە بە هەرحاڵ بە شێوەیەک لە شێوەکان قبول کراوە کە شێوەزارێک لە شێوەزارە کوردیەکان جێگای قبول بێ و بەکار بهێنرێ و فلان خۆب ئەو بەحسە لەوێ زیاتر خۆی دیوەتەوە و لەبەر ئەوەی کە ئەو قالبی بڵین ئەو کەیانی کوردیە دروست نەبووە ئەو باسەش هەروە بە قالبی خۆی لە کۆنەوە ماوەتەوە و وەک دەزانی وەک لە سەرتادا جنابەت ئشارەت پێکرد لە ساڵی 2008 و ئەوانە ڕاخۆ بە هەرحاڵ ژمارەیە کۆمەڵەیەک لە نووسەران و ڕووناکبیران ئەوە بە پێی ئەو قالبی کە لە سنەتی کۆن و لە ترادیسیۆنی مەسەلەن شۆڕشی فەرانسەرا بە تایبەتی کە ئەو مەسئلەیەش لەوێدا بەو شێوە دیتراکە دەبێ زمانێک سەردەست کراوە ئەو مەسئلەیە هاتە گۆڕێت تا ڕادەیەک وەچی دیکە یەک لە لایەنەکانی دیکەش کە دەبێتە هۆی ئەوەی کە ڕەنگە ئەو مەسئلەیە بۆ کۆمەڵی کوردەواری و بە تایبەتی لە باشووری کوردستاندا هێندێک زوو بێ ئەویش ئەوەیە کە لەبەر دیسان ئەو نەبوونی فەزایەکی سیاسی کراوە ینی ڕژیمی پێشوودا مەبەستمە دەرحاڵ ئەو جوورێک کە پێویستە لێگەڕینێکی تایبەتی لەسەر زمان لێگەڕینێکی مەدانی زۆر کەم کراوە لاڵم بە مطلق نەکراوە بەڵام زۆر کەم کراوەجا لەبەر ئەوە زۆرێک لە زانیاریەکان لەبارەی زمانەوە دەڕاستیدا دیسان خۆی دەبەستێتەوە بە ئەو شتانێک کە لە ڕابردووداە مەسەلەن حتا بۆ دابشکردنی بێزین شێوەزارە کوردیەکان زۆر جا حتا مراجعە دەکرێت دەڵێن مەسەلەن بۆ نمونە شەرەفخانی بیتلیسی مەسەلەن لە شەرەفنامەدا ئاوای دابش کردو ئەوەی وەکو ئیستنادێک باز دەکەن بۆ ئەوەی کە نەتیجەی ئەوڕۆیی لەوە بجێکە دیارە ئەوە بچی من لە جێگای خۆی یعنی بەشێکیش لەوەی کە ئەو ئالۆزی هەیە لەو بارەیەوە گرێدراوی ئەوەیە کە لە نزیکەوە بە مێتۆدی تازە بە پێی لێکۆڵینەوەی مەدانی هەندێک لەو دااتیانەی کە پێویستە بوو ئەوەی کە تۆ بگەی مەرحەلێ ئەوە کە پلانی بۆ دابنی و قسەی لەسەر بکەی دەڕاستیدا ئەو جوورێکە دەبێت جێبەجێ نەکەڵە بەڵام بەگشتی ئەو باسە بە جۆرێک دەکەوێتە دەرەوەی چوارچێەوەی زمان ناسانەوە بە تایبەتی کاریگەری بڵێ ناسیۆنالیزمی کوردی ڕوانگەی بڵێن نەتەوە و دەوڵەت یەک ئاڵا یەک نەتەوە یەک زمان هەل لەو ڕوانگەوە پێت وایە کاریگەری ناسیۆنالیزمی کوردی لەو بارەوە چییە کە ئەمە دەزانێتە دەرەوەی چوارچێوەیەکی زمان ناسانەوە باسەکە باسەکە دەبێتە سیاسی لە باتیەوەی ببێتە باسێکی بەگشتی بڵێن زمان ناسانە و هەروەها لە سۆنگە و ڕوانگەی بڵێن ڕاستیەکانی کوردستان ئەو باسە بکرێت دیارە بە هەرحاڵ ئەگەر جارێ لەوە ڕادەست پێ بکەین کە بەر هەر حاڵەتێکدا کە تۆ باسی زمان بکەی ناکرێت جیاوی بکەیەوە لە وەزعی سیاسی بە هیچ جۆر ئیمکانی ئەوە کە بتوان جیای بکەوە نییە چون بۆ نییە لەبەر ئەوەی کە بە سیاست زمانەکە قەدەغە کراوە یعنی ئەو مەسلەی قەدەغکردنی زمانی کوردی مثلەن لە باکووری کوردستان کە بە شێوەیەکی زۆر زەقدی تراوە یا لە ڕۆژئاوای کوردستان دیارە ئەو قەدەغەیە ممکنە بۆ سەردەمایەک لە باشوور و لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە جگای دیکەش هەبوو بێ ئۆشتانە لەبەر ئەوەی کە وەکو ئەکتێکی سیاسی وەکو کردەوەیکی سیاسی بووە قەدەغەکردنەکە لە سیاست ئەوەی ئیجابی ئەو مەسئلەیە کردو لە خزمەتی سیاستێکی دیکەدا کەوا بوو داواکردنی ئەو خواستش جێبەجێکردنی ئەوە پێکانینی ئەوەش ناکرێت لە بەرنامەیەکی سیاسی جیا بکرێتەوە ئەوە زۆر گرینگە لەو مەسئلە یەک نقطەی دیکەشم دەویست باز بکەم بجێنی بۆ ئەوەی کە پاسەکەمان ڕوونتر دەبێتەوە ئەویش لە پەیوەندی لەگەڵ چەمکی ناسیۆنالیزمە بەڕاستی یعنی چەمکی ناسیۆنالیزمیش و حتا فکرەی ناسیۆنالیزمیش بخۆی شتێکی زۆر ئالۆزە ینی بەستراوەتەوە کە لە بە چ شێوەیەک و لە چ چوارچێوەیەکی زمانی مەکانیدا توانی خۆی نیشان بدە تا ئەو جگای کە دەگەڕێتەوە سەر مەسئلەی کورد گەلۆ ئێمە دەتوانین مەسەرەن تەنێ ئەوە بڵێن کە فەرزکە لە بەشێکی کوردستاندا شتێکەیە چەمچەکەی بەنێوی ناسیۆنالیزمی کورد ئەوە زەحمەتە
چونکو زۆرێک لە ئەو شتانێک کە کورد لەباری مێژووی ئەوانەوە ینی ئەو مێژووی مشترک یا خاترەی مشترک بیرەوەری مشترک بەرەو یەکتریان دەباتەوە لە بینی ئەوەدا شتێک نییە کە بە ئیسلا چوارچەوەیەک هەمووی کۆکاتەوە لەبەر ئەوە دەتوانی باسی سوزانم هویەت خوازیەکی لە کراو بکەیت بەو مەفهومە جا لەبەر ئەوە ئەگە بێنی لە مقابل ئەوەدا بێژکە ناسیۆنالیستەکان وا دەڵێن و غیرە ناسیۆنالیستەکان وا دەڵێن ئەوە تا ڕادەیەک لە پەیوەندی دەگەڵ مەسئلەی کوردیدا هەندێک ڕەنگە جگای مناقشە بێ بەڵام بەگشتی ئەوەیە کە دەسەرومردێکیدا کە ئێمە تێدا دەژین لە هەر وڵاتێک کە بە هەرحاڵ ئەوە سەردەست بوو بێ ئەو تەفەکورە ئەو بیری ئەوەی کە تۆ هەر خۆت ببینی و ئەوی دیکە نکولی لێ بکەی و ئەوانە ینی فکری ناسیۆنالیستی ئەگەر دەرحاڵ ئەوە بە شێوەیەکی ینی ئەو لە مەفهومی عەداڵەتی کۆمەڵایەتی لە مەفهومی ئازادی و ئەوانە خاڵی بکرێتەوە بەڕاستی بەرەو فاشیزم دەڕوا کە نمونەی ئەوە لە ئەڵمان دیتراوە و نمونەی زۆر زیندوتریشی لە دەورانی ئێستادا مەسەلەن لە هەندێک وڵاتان بەش ئاشکرا دەبینین لە دەتوانن لە پارێنرانیزمدا خۆ نیشاندا دەتوانێت لەو ناسیۆنالیزمی غیری تاریخی تەقریر کە لە تورکیەدا دەبیندرێت تا ڕادێک دیارە لە ڕاستیدا مەبەستی منیش لەباری سیاسیەوە هەر ئەو کارتێگەریەیە کە ناسیۆنالیسمی کوردی لە ماوەی 100 ساڵی ڕابردووە یانە بڵین بەو بیرۆکەیە کە دەبێت دەوڵەتێک کە بێت ئەو دەوڵەتە زمانێک و ئاڵایەکی هەبێت لەو ڕوانگەوەی کە بەڵێم ئەو ڕیاکسیۆنانێک کە لە کوردستان دروست بوون بەشێکی یان نەکەوتە ئەو چوارچێوە بەڵام بەرحاڵ ئێستا لە بەرامبەری بڵێن ڕوانگەی تەکزمانیدا ڕوانگەی فرەزمانی هەیە کە ئەمە لە ڕاستیدا لە کردەوەدا لە ڕۆژاوای کوردستان جێبەجێ کراوە لە کانتۆنەکانی جەزیرە ئەفرین و کۆبانەی لە پەنای زمانی کوردیدا زمانەکانی عەرەبی ئاسۆری و هەتا باسی ئەوەش دەکرێت لە بۆ نمونە زمانی تورکەمانیش و بە شێوەیەکی فەرمی ئەم زمانانە لەوێ کاریان پێدەکرێت یان ئەمە ئێستا بە شێوەی کردەوە ئەو تیۆری فرەزمانی فرەکولتوری کەوتووە دەبواری پراکتیکیەوە ئێوە پێشوەچوونەکان لە پەیوەندی لەگەڵ فرەزمانی لە ڕۆژاوای کوردستان چۆن دەبێت وەکو کوتم کە ینی بە هەرحاڵ ئەو مەسئلەی کە کورد ئەو پێشکەوتنانێک کە لە باشووری کوردستان بووە لە باکووری کوردستان بووە لە ڕۆژئاوای کوردستان بووە تەنانەت لە دوای ڕوخانی ڕێژیمی شایەتی لە ئێران بووە ینی پێشتر مەسەلەن باسی ئەوەی کە بەسەرەن لەسەر زمانی کوردی توانی بات قسەت کردبا مەقالە نووسرابە مناقەشەکرابە لە ئێرانەوە ئیمکانە نەبوو بەڵام ئێران لە ئێرانیش بە شێوەیەک لە شێوەکانەوە ئیمکانە هەبوو ئەوانە جا لەبەر چاو بێت لە بەرچاوگرتنی ئەو پێشکەوتنانەی کە بە هەرحاڵ تا ڕادەیەک ڕوویداوە لە هەر کامێک لەو بەشانی کوردستان ئەو مەسئلەی ئیمکانی مناقەشەکردن و دوان و لەسەر قسەکردن زۆر زیاتر بووە مەسەرەن لە دەورانێکیدا کە اختناقی فکری زۆرتر بوو اختناقی سیاسی هەبووە ئەوەی کە فەرزکە خەڵک لە هەورامان بۆ نمونە یا خەڵک لە بادینان یا وەکو دوو میساڵ مثلا فکر لەوە بکەنەوە کە لە ژیانی ئیداری و بەڕێوەبەری و سیاست و هەر شتێک زمانی خۆیان بەکاربهێنن خب زیاتر مانیفێستی نەبوو خۆی نیشان نەداوە دەرنەخراوە چونکو زمینە نەبوو ئیمکان نەبوو بەڵام ئێستا بە لە بەرچاوگرتنەوەی کە ڕۆژنامە هەیە میدیا هەیە تۆڕی کۆمەڵایەتی هەیە هەرچی هەیە ئەوانە دەبینی کە زۆر بە شێوەیەکی ئاوە گەرم و گوڕ ئەو مناقشاتانە هاتوتە مەیدانێ و جارێکی دیکە هەرحاڵ فرەیەتی دەگەر ئەو ئیسلاح بەکاربێنین فرەیەتی کولتوری و ئەوانە لە کۆمەڵگەی کوردیدا زۆر بە ئاشکرایی خۆی نیشان دەدا لێرەدا شتێکی کە دەتوانێت ینی مەسئلەکەی ساخکاتەوە و بەرەو پێشی بەرێ پەیوەندیدانی ئەو مەسئلەی زمانیە بە مافی مرۆڤ یعنی ئەگەم مەسئلەی مافی مرۆڤی زمان لە بەرچاو بگرین و ئەوە بکارە بێ بتوانێت لە نێو کۆمەڵانی خەڵکدا ینی مناقشەیەکی بەربڵاوتری لەسەر بکرێ دەتوانێت زمینەی ئەوە دروست بکە کە ئەو تۆلێرانس و قبولکردنی دوولایەنە و چەند لایەنەش زیاتر بکە یعنی ئەو تەسەورەی کە مەسەلەن فەرزکە لە تەسەورێکی ئاوارە حرەکەت دەکرێت کە هەورامی زمان کورمانجی زمان سۆرانی زمان نەزام کەلهۆری زمان بە هەرحاڵ ئەوانەی کە لە کۆمەڵگەیەکدا بە گشتی وەکو کوردێن دەناسرێن و ئەوانە ئەگەر هەرێک ئەوانە لە قسەی لە قسە بە
بەو شێوازەی منطقی خۆیان بکەن بەو شێوازەی ناوچەی خۆیان بنووسن بەو شێوازەی ئەوان پێی فرچیان پێگرتو پێ بنووسن ئەوە دەبێتە هۆی لەدبوون و دابڕان وانە فەرزەکە ئەوە یعنی ئاوای دادنن گریمانەکە ئەوەی لە حاڵێکدا تەواو بە پێچەوانەکەی ڕاستە پێچەوانەکەش ئەوەیە کە ئەگەر هەموو بەسینجی کراوەوە بێ لە بەرجاوگرتنی ئەوەی کە مەسەرەن هەژماری جەمعیەتەکە زۆر و کەمیەکەی زیاد و کەمەکەی چۆنەوە ئەوشتانە چونکو بۆ ئەوانە هەموو نمونەی پۆزیتیف هەیە لە ئاستی جیهانیدا ئەگەر ئەوە بکرێ ئەو دەمی هەم زمینەی تەفاهمی کۆمەڵایەتی زیاتر دەبێت تەبایی کۆمەڵایەتی زیاتر دەبێت خەڵک بە شێوەیەکی زۆر خۆشتر دەگەڵ یەکتری دەتوانێت تەعامل بکە دەگەڵ یەکتری بژی جا ئەو نمونەی کە باست کرد لە پەیوەندی دەگەڵ کۆمەڵگەیەکی کە بە نیسبەتی بەشەکانی دیکەی کوردستانی بچووکتری وەکو ڕۆژئاوای کوردستان بە هەرحاڵ لە ماوەی ئەو 3-4 ساڵی ڕابردوودا سەرڕای ئەوەی کە وەزعێکی بێسۆباتی یعنی عسکەری و ئەوشتانە لە گۆڕێدایە و مەسئلەی ئاوارەیە هەیە و مەسئلەی سوزانم داخرانی سنووران هەیە ئەو شتانە بە هەرحاڵ بزوتنەوە و تەفگەری کۆمەڵایەتی و سیاسی لە ڕۆژئاوای کوردستان توانیوێتی و مەسئلەی تا ڕادەیەکی زۆر بەرەو پێش بەرێ و دەبێت ڕۆژ بە ڕۆژ ئەو مەشعلەیەش زیاتر بێ وەک دەزانی کە ئەوە بە چەند پەریۆددا چووە یعنی پێش ئەوەی کە ئەو پەیماننامەی کۆمەڵایەتی لە ساڵی 2014 لە مانگی 2014 بڵاو بکرێتەوە پێش ئەویش حرەکەتی کوردی لە ڕۆژئاوای کوردستان تەنانەت لە زمانێکدا کە هێشتا بڵێن حکوومەتی مرکزی سووریا لەو منتەقانەی لە کوردستانی سووریادا سەردەستبێتی ساڵی 2011 بەڵێ تەنانەت لەو زمانانشدا وەک دەزانین ڕێکخراوێکە و بەنێوی سازیە زمانی کوردی کە ئەو سازیە زمانی کوردی لە مەرحەلە یەکەمدا دەبینی بە شێوەی حتا بڵێن نهێنی لەنێو بنەماڵاندا کورسی زمانی کوردی و خوێندنی زمانی کوردی هەبوو و بە مەرحەلەی جۆربەجۆ وردە کە حکوومەت مەجبور بوو هێزەکانی بکشێنێتەوە بەڵام بە هەرحاڵ ئەو سیستمی پەروەردەیی لەوێدا مابووە جا هاو کات دەگەڵ ئەوە هاوشانی ئەوەی کە بەسە ئەو سازی زمانی کوردی توانی کە یەکەم جار دیارە لە ئەفرین هاوڵاتیەک تێکۆشەیەکی کورد خاننی وەتاغ و شتیوەکە دە اختیارنان کە لەوێ مەدرسەی کوردی بکەنەوە ئەوانە بە هەرحاڵ ئەو سازیە دەستی کرد بەکردنەوەی مەدرسەی کوردی و لە مەرحەلەی یەکەمدا ئەساسی فکارەکان لەسەر ئەوەدانا کە دەبێت پێویستی بەوە هەیەک بۆ تربیەتی مامۆستا چونکو دەزانین کە زمانی کوردی ئەگەرچی دراستیدا هێماکانی دەتوانین بڵێن لە هێندێک هێماکانی بەتایبەتی مەبەستم لە شێوەزاری کرمانجی کوردی کرمانجیە کە بڵێن بە درخانیەکان لە باکوور ڕاهاتن و لەوێ پێشیان قزیا ڕەحمەتی مەسەلەن عوسمان سەبری و ئەوانە دەرهەرحاڵ بەڵام لە زمانی کە لە دوای تەشکیلی حکوومەتی سووریە لە 1946 بۆ لاوەتا ئەو دوایانە بەرحاڵ لەوێ زمان کە قەدەغە بووە بەڵام لە ڕۆگا بەڵام ئەو لە بەرچاوگرتنی ئەو نەریتەی کە هەبووە ئەگەرچی زمانی دیسان زمانی نووسین و زمانی ئیداری و زمانی ڕووناک بیرانی کورد کە زۆربەی زۆریان دیارە لەوێ وەزعێکی ئاوا هەبوو کە خەڵک زمانی خۆی هە قسەی پێکردووە جگە لە هێندێک عشایر نەبێت کە مەسەن ممکنە لە منتەقەی لە کۆنەوە مەسا ئەیوبیەکان کە دەمەشق بوون یا هەندێک خەڵکی دیکە لە منتەقەی حەڵەبوو ئەوانە ئەتاگە دەبینی مەسەن جلوبەرجی عەرەبی هەیە بەڵام زمانەکە پارێزراوە بەڵام لەوێ جلەوبەرگەکە نەپارێزراوە ئەوانە بەڵام دەرهاڵ زۆربەی خەڵکەکە لە قسەکردنی ڕۆژاندا بە کوردی قسەیان کردووە بەڵام زمانی سەردە دیسان عەرەبی بۆ بەو شێوەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا لەبەر ئەو بوونی ئەو نەریتی پێشووی کە باسم کرد و تەبیعەتەن لەو هەلومەرجەشکە لە باکووری کوردستان بە وجود هاتووە چونکو دەزانی کە لە چەند ساڵی ڕابردوورە لە باکووری کوردستانیش لەگەڵ ئەوەش کە زمانی کوردی هێشتا بە شێوەیەکی تەواو ئازاد نییە و ئەوانە ینی لە پەروەردەدانە یا بەهەرحاڵ هێشتا توانین بڵێن زمانیش قەدەغەیە بەڵام لە زەمینەی ئەوەی چلۆناتی پێوەچاران بە زمانەوە بە شێوەیەکی زانستی زۆر کار کراوە بە تایبەتی ژمارەیەک لە تێکۆشەرانی زمانی لەوبارەوە کاریان کردو پەیوەندیان هەبووە دەگەڵ زۆرێک لە بڵێن زانایان مثل لە ئاستی جیهانیدا حتاوانە لە زۆر کۆنفرانس و سەمینار و شتیوادا بەشداریان کردووە و تەنانەت لەو بارەیەوە چوارچەوەیەکیشان فۆرمولە کردووە کە مەسەلەن بۆ خوێندنی زمانی کوردی چۆن بەڕێوە بەرن بزن لە ناوچەیەک ممکنە
منداڵێک مثلەن بە تەواوی ئەسن بناماڵەکەیدا بڵێن لەباری زمانی ڕە تەواو ئاسیمی لە بوو بنەوەوانە یا بوو گرروپێک کە بە شێوەیەکی نەزۆر ئەکتیف قسەی پێ دەکەن فلان مەبەستمەوەیە کە بۆ گروپی جیاوازی منداڵان چوارچێوەیەکیان لە نەزەرگرتۆ جا لە ئەو مەسئلەیە لە ڕۆژئاوای کوردستانیش استفادەی لێکراوە بێجگە لە ئەوە گرنگ لە پەیوەندی لەگەڵ مەسئلەی بێژین ئەو پەیماننامەی کۆمەڵایەتی لە ساڵ 2004 ئەوە لەو ماوەیەدا دیارە ئەو ئاکادمی کوردیش چەندین ئاکادمی پێکاتەوە ئاکادمی بەدرخانمان هەیە دو ئاکادمی شەهید فەرزادی کەمانگەر ئەوە لەو چوارچێ ئەو ئاکادمیە نەژرا دیارە کار لەسەر ئەوە دەکرێت کە ئەو سیستمی پەروەردەیی کە لە ڕابردوودا هەبوو ئەو سیستمی سنەتی بگۆدرێ مثلا نەخشی مامۆستا و شاگرد بگۆدرێ ینی ئەوەی کە یا نەخشی ئەوەی کە تۆ تەنێت لە چوارچەوەیەکی معەندا دەبێ پسپۆڕایەتی هەبێ ئەوە بگۆدرێ پەروەردە بەگشتی و ئەوەش دیارە یارمەتی دەکا بە مەسئلەی بڵین بە هەرحاڵ پێشبردننی زمانی کوردی مەسئلەیەکی دیکەش لێردا ببوورە زۆری کێشە زۆر درێژ بووە مەسئلەی دیکەش ئەو وەکو لە بڵێن ئەو پەیماننامەی کۆمەڵایەتیدا ئەوەش ئیشارەیەکتان پێکرد وابزانم لە جێگایەکدا ئیشارە دەکرێت یا باس دەکرێت سەبارەت بە خاڵی نوێیە وابزانم ئەگەر هەڵا نەبم بەل نەخێ خاڵی نوێیە بڵێ لەوێدا دەڵێت کە زمانی ڕسمی کانتۆنی جزیرە بریتین لە زمانی کوردی عەرەبی و سوریانی هەروەها مافی هەموو پێکاتەکانی دیکەیە کە بە زمانی دایکی خۆیان پەروەردە بکرێن زانی کە ئەو وەختێک کە باسی زمانی سوریانی دەکەن دیارە لە چوارچەوەی زمانی سوریانیدا و مەسەلەی زمانی ئارامی نوێیە بەڵێ جەختی پرسیارەکەش لەسەر ئەوە بوو فرەزمانیە کە چۆن لەوێ مەرجێکی سیاسیەوەی خۆڵخان کە فرەزمانی لەوێ بێجگە لە ئەوەش دیارە لە منتەقەی دیکە ممکن زمانی ئەرمەنی هەبێ لە هەندێک کانتۆنێکی دیکە یا چەچێنی هەبێ بۆ ئەوانیش ئەو ئیمکاناتە هەیە دیارە بە هەرحاڵ چووکە بخۆم لەوێ نەبوو لە نزیکەوە مەسئلەکەم نەدیوە ئەو شتانە بەڵام هەر ئەوەی کە ئەو مەسئلەی ئاوا پێشبینی کراوە کە بە هەرحاڵ هەموو ئەوانەی بە هەر زمانێک بنی ئاخێوەرانی زمانی جۆر بە جۆر بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک و ئازادیدا زمانی خۆیان بەکاردێ بهێنن ئەوە لەبار تێۆریەوە زۆر زۆر شتێکی گرینگە زۆر دەستکەوتێکی گەورەیە کە ئەوەش کە لە پراکتیکدا چۆنی بەڕێوە دەچێت و چۆن بەڕێوە ناچێت ئەوە مەسئلەیەکی دیکەیە کە دەبێت زیاتر مناقشەی لەسەر بکرێت یەک شتی کە گرینگە ئەوەندەی کە من خوێندومەتەوە و ئاگاداریم لە پەیدا کردو ئەویش ئەوەیە کە دەزانی کە حکوومەتی مرکزی لە هەندێک ناوچە بە تایبەتی بێژین لە کانتۆنی جزیرە ئەوانە مثلا هەندێک لە مەدرسە دەوڵەتیەکان هەر ماون يعني حتى لە حاڵەتی شەڕ و شتیوادا وجاجار حکوومەت ئیسفادەی مثلەن ماوەیەک نەزم موچەی ئین مامۆستاکان و ئەوانەی ڕاگرتبوو ئەو شتانە لەگەڵ ئەوەشدا ئەو سازی کوردی توانیوانەکە لە چوارچێوەی بە هەرحاڵ مەدرسە دەوڵەتیەکانیشدا بە شێوەیەک لە شێوەکان خوێندنی زمانی کوردی بگونجێن. کاکەسەن دەزانین کە ئێستا ما هەلومەرجێکی سیاسی یانە بڵین لە سەرەتای 2011 وا دەکات کە لە ڕۆژاوای کوردستان دیسان بە هۆی هێزێکی سیاسیەوە بڵین مەسەلەی فرەزمانی و بەگشتی لە چوارچەوەی پرۆژەی ئەوەی کە پێی دەکوترێت خۆ بەڕێوەبەری دیموکراتیکە مەسەلەی فرەزمانیش لەوێت لە پراکتیکە جێگە بگرێت بەڵام ئەم بیرۆکەیە لە بە هەمان شێوەش لە باکووری کوردستانیش وایە ئەلبەتە لە باکووری کوردستان بە جۆرێک بڵین فرەزمانی لە خودی هەرێمی باکووری کوردستاندا نییە بەڵکو ڕەنگە بکوترێت فرەزاراوایی هەیە کرمانجی هەیە و زازاکییا بڵین کرمانجکی بەڵام بەگشتی ئەم بیرۆکەیە بڵین لە تیۆری خۆبەڕێوەبەری دیموکراتی یان کۆنفدرالیزمی دیموکراتیکەوەی کە بڵین ڕێزەر ئەوجلان باسی دەکەنە باسەکە لەو ڕوانگەوەیە یان بێژگە لە ڕوانگەیەکی زمان ناسانە بۆ زمان ئێوە لەم پەیوەندیەدا کە بڵین لە بەشکانی دیکە کوردستاندا جۆرێکی دیکە بیر دەکرێتەوە هەر دیسان لە پەیوەندی لەگەڵ زماندا هاوکاتیش باسی ئێوە باکووری کوردستاندا کرد بەڵام بەگشتی ئێوە لێرەدا بڵین چۆن هەلومەرجێکی سیاسی لە ڕۆژئاوا دەکرێت تیۆریەکی زمانی لەوێ بخاتە بواری پراکتیکیەوە
بە هاوکاتیش لە باکووری کوردستان دیسانەکە لەگەڵەوەی کە هەلومەرجێکی جیاوازی شێ بەتایبەت لەباری زمانیەوە کار بۆ تیۆریە دەکرێت یانە فرە زمانی فرە کولتوری فرە ڕەنگی لە باکووری کوردستان پەسەند کراوە لە ڕاستیدا. جنابەت لە سەرەتای ئەو پرسیارەدا باسی ئەوەت کرد ینی ویستە جیاوازێکدا بنێ بینی زمان و شێوەزار ێنی یا لە هەر چۆنێک لە هەر حاڵ ئەمە پێم وایە کە ئەو مەسئلەی کە ئێستا باست کرد تەنانەت ئەوەی لە ساڵی 2010 لەو مناقشەدا هەبوو کە بڵێ ئەمە ئەوانەی کە دەڵێن کە دەبێت چەند ستانداردی هەبێ یا فرەستانداردی هەبێ ئەوانەوان لیان تێکەڵی دەکەن دەڵێن مەسئلە لە وڵاتانی دیکەکەوا هەیە مەسئلەی پەیوەندی دوو زمانە لەگەڵ یەکتر لە حاڵێکدا لە کوردستان زاراوە ینی ئەوە دەرهاستیدا بەلا ڕادابردننی ینی حریفکردنی مەسئلەکە دەرهەر حاڵ نێوی بنەی زمان نێوی بنەی لەهجە نێوی بنەی شێوەزار ئەوانە هەموو لەباری زانستی ڕاستا بخۆ جگای مناقشەیە ینی جگای مناقشەیە تعریفێکی مطلق لەسەر زمان نییە کە تو سەمکی زمان تعریف بکەیت تعریفێکی مطلق لەسەر شێوەزاریش بەو شێوەیە نییە دەبێسترێتەوە بەدە سەڵات ینی ئەوە دیسان دەبێتەوە سیاست بتەوە نەتەوە ئەوەی کە باست کردنی پێش ئەوەی کە بێمە ڕۆژئاوا مقایسەیەکی زۆر گرنگ هەیە لێرەدا ینی شەباهەتێکی زۆر گرنگ هەیە لێرە کە زۆر جار ڕەنگە کەس دقەتی بۆ سەرنجی نەدرابێت ئەوش ئەوەیە وڵاتی فەنلاند یەکێک لە وڵاتانەیە کە بە ئەوەی کە سیستمی سیاسەکەی چۆنەچۆنی و مناقشەیەکی دیکەیە بەڵام دەگوترێکە دموکراتترین سیاسەتی زمانی هەیە دیموکراتترین سیاسەتی زمانی بە کورتەکەی لەوەدا کە مەسەلەن 96% خەڵکەکەی زمانیان فەنلاندیە 94% فەنلاندیە 6% زمانی سوئێدیە ئەوش لەو زمانە ڕاماوەتەوە کە بارها سوئێدیەکان فەنلاند بەشێک بۆ لە سوئێد و هەندێک ئاریستۆکراتی لەوە بەجێماون و یا ئەو بە هەرحاڵ بەڵام لە قانونی بنچینەیدا ئەو 6% باشە ماف و هەموو شتێکیان دەگەڵ 94%ەکەی دیکە وەکو یەکگوایە کەس باسی کەمایەتی و زۆرایەتی لەو مەسەلەیەدا ناکە نمونەیەکی ئاوا لە باکووری کوردستان دەبیندرێ لە باکووری کوردستان زۆربەی خەڵک بە کوردی کرمانجی قسە دەکەن بەشێکی زۆری کەمترێکی زۆر کەمتر لەبارەی جەمعیەتیەوە بە کوردی دملکی یا کوردی زازاکی قسە دەکەن وانە بەڵام ئەو تەفەکورە ینی ئەو بۆچوونە زمانیە ئەو بۆچوونە عادڵانەیە ئەو بۆچوونە یەکسانی خوازانەیە لە چوارچەوەی زمانیدا لە کۆنەوەدا ئەتۆ زۆر بە ندرەت دەتوانی ببینی کە ڕووناکبیرێک یا نووسەرێک ئیجازە بخۆی بدا ڕێگە بخۆی بدا بڵێ کە مەسەلەن ناکرێ بە دملکی بنووسرێ یا دملکی مەجبورە بێ بە کرمانجی بنووسرێ یعنی ئەوە لەگەڵ ئەوەشداوەکو باست کرد کە لە قانوندا هێشتا پیادە نەکراوە بەڵام لە پراکتیکدا لە زەینیەتی ڕووناکبیران و ئەوانەی کە بە مەسئلەی زمانەوە دەچارێن تەواوجێ خۆی کردوتەوە یعنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوش دەتوانێت نمونەیەک بێ وەک چۆن فەنلاند لە ئاستی جیهانیدا نمونەیە پاشان ئەو مەسئلێ لە ڕۆژئاوای کوردستانیش وەکو کوتم کە دەبینین کە دەرهەرحاڵ ئەو فکری خۆسەری دموکراتیک و ئەوەی کە دموکراتیزمی ڕادیکال ئەوەی کە خەڵک لە خوارەوەڕە بتوانێ بێ ئەوەی کە حتمما لە ئەوەی بێ کە دەوڵەت دەبێ بێ ئەو کارانەی بۆ ئەنجام بدا بخۆی خۆی بەوە بەڕخۆی بەڕێوە بەرێ بخۆی خۆڕێک بخاوەوە دەرهەرحاڵ ئەو فکرە تا ڕادەیەکی زۆر بەنی فرچگرتنەکەی لە باکوورەوە هاتووە و لە ڕۆژئاواژڕا وردە دەماوەی ئەو 2 ساڵی ڕابردوودا سرە ڕای وەکو کتم کە ئەو وەزعی ئاڵۆزی ئیجتماعی کۆمەڵایەتی و ئەوزی ئەسکەری و شەڕ و ئەوشتانە هەیە بە هەرحاڵ ویستوێتی خۆی پیادە بکە وەکو باسم کرد ئەو پیادەکردنی ئەو مەسئلەیە یعنی ئەو ڕوحیەتە ئەوەی کە گرنگە لێرەدا ڕوحیە و مێنتالیتیە زۆر جار مەسئلەی پراکتیکیش دێتە گۆرە کە دەڵانی زیاتر لەسەری بڕۆ کەمە بەستم چێ لەو مەسئلەی پراکتیک باش هەر لێرەدا کاک حەسەن نمونەیەکی دیکە یانە بە پێشەوانەی ئەمە یان بڵین لە بەرامبەر ئەمەدا باشووری کوردستانە باشووری کوردستان دەزانین بە پێشەوانەی باکووری کوردستان کە باکووری کوردستان بڵێن هژمۆنیەکی تەواوی کرمانجی هەیە لە پنای هاوکاتی زازاکی کە مافی تەواوی خۆی هەیە و جەنابەت باست کرد کە دەگەڕێتەوە بۆ ڕوانگەیەکی سیاسی بەڵام لە باشووری کوردستاندا هەرێمێکی فرە زمانە هاوکات فرە زاراوەشە زۆر زاراوەی دیکەشی تێدایانە بێژگە لە هەورامی تێدایە
کەڵهۆری تێدایەت خانەقین و دەور و بەردوایەوەش وەکو زمان تورکمانی تێدای عەربی تێدایە بەڵام هێشتا ئەم ڕوانگەیە یانە ڕوانگەی فرەزمانی یا ڕوانگەیەکی دیموکراسیانە بۆ زمان لە باشووری کوردستاندا جێگەی نەگرتووە ئێوە ئەوە بەچی دەبەستنەوە ئەلبەتە ئەمن پێم وایە کە ئەو مەسئلەیە لە ساڵی 2010 کە هەندێک لە ڕووناکبیران و نووسەران تەرحیان کرد بە خۆشیەوە بەشێکیان ئێستا لەو بۆچوونێ ئەو دەمی بە شێوەیەک لە شێوەکان پاشگەز بوونەوە و ئەوە جێگای خۆشیە بە بۆچوونی من ئەمن ئەوەی نابستمەوە بۆ چونکە ئەوەی لە پەیوەندی لەگەڵ ئەلفابێتە بۆ زماننا بەگشتی لە سەر مەسئلەی زمانیش ینی ئەوەی کە بەها زۆر بە تونند و تیژ لە مقابل بۆچوونەکانی بەڕێز مامۆستا ئەمیری حەسەنپور قسە دەکرا بەحەز دەکرا دەگوت تاتە بە هەرحاڵ ینی بێجار دەکەوتە سەرباری شخصی و شتی باش بەڵام لەو دوایانەدا ئەمن دەگەڵ چەندێک لەو کەسانی کە زۆر چالاک بوون دەو مەسئلەیەدا بە هەرحاڵ نەوعێک دیالۆجی کورتم هەبووە ئەوانش بۆ نەتیجەیە گەیشتون کە ئەو مەسئلەیە بە شێوەی ئامرانە و لەسەرەوە ڕناکرێ و ئیمکانی ئەوەی کە هەموو کەس یەک جور لە باز دەبەرکە یەک جورە قسە بکە یەک جورە بدوێ جورێک پێ بکەنێ فڵان ئەوە زمانی نەماوە بەو شێوەیە و دەبێ ئیمکانی ئەوە زمینەی ئەوە دروست ببێ کە شێوەزارەکان زمانەکان هەر نێوەی لێ دنەی بتوانێت لەڕاستیدا بە تەنیشت دیەکەوە بەرەو پێش بچن چونکو ئەگەر دیقەتیشت کرد بێت دەو ماوەیەدا کە حتا ئەو بڵێن ئەو تۆفانەش ڕابوو دنێ و فنجانێکدا ئەوە نەبوو خەت مەسئلەیەکی ئەساسی مشکلێکی گەورەی دروست کرد دەبێ بۆ بەڕێوەبەری لە باشووری کوردستان مەسئلەی زمان دەرهەر حاڵ دەبینین کە ئێستا لە بادینان لە منتەقەی کرمانجی ئاخف کە بە هەرحاڵ ئەویش ئەو شێوەزارە لە باری ئاخێوەرانەوە دەلچێنێ بە باکوور و ئەوانەوە لەوێ تەواو جێگای خۆی کردوتەوە بەڕێو پێش دەچێت ڕۆژنامەی ڕۆژانە هەیە بە خەتی لاتینی بەکاردەهێنرێ بە هەرحاڵ ئەوە جێگای خۆی کردووە لە هەورامانی شەروەتر و لە بینی وەکو باست کرد لە بینی ئەوانەی کە بە زمانی فەیلی یا کەلهۆڕیش قسە دەکەن تەنانەت ڕادیۆ هەیە بڵاوکراوە هەیە یعنی ئەم پێم وانییە کە ئەو فکرێ ڕێچەیەکی ئاوا قوڵی داکوتا بێ لە باشوور کە گۆڕانی پێکنێ لەوێشدا حتمما گۆڕان پێک دێت بەڵام لە ئاستی سیاسیدا بڵێن ئێمە باسی ڕۆژاوە و باکوورمان کرد کە بڵێن پۆتانسیلێکی سیاسی حرەکەتێکی سیاسی و زۆر بە کورتیش نسان دەتوانێت بڵێ بیرۆکەی خۆبەڕێوەبەری دیموکراتیک کە بڵێن ئەو دەسەڵاتە هەرێم بە زمان و بە کولتوری جیاوازە و دەسەڵاتی هەیە کە بۆ خۆی بڕیار لەسەر زمانی خۆی بدا بەڵام لە باشووری کوردستان پێچەوانە جۆرێکی تر لە سیاست دەکرێت یانە بڵێن سیاسەتی ڕسمی پارتەکانی باشوور ڕێگە بەو شەنادا پێت وایە لەو بارەوە کە من دەتوانێت چەت و ڕێگریەک هەبێت بەڵام بەرداشتم ینی بۆچوونم یا لێک بێستا ئەو تەسەورم لە سیاسەتی پارتی سیاسیەکان بە تایبەتی مثلا حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیوەندی دەگەڵ زماندا ئەو بۆچوونە نییە یعنی ئەم پێم وانە نەمدیوە ینی بڵێم مەسەن حکوومەتی هەرێمی کوردستان بیاوێ مەسەن شێوەزارێک بەسەر شێوەزارێکی دیکەدا خالب بکات چونکو بخۆشی دەزانێ لە پراکتیکدا ئیمکانی ئەوەی کە بە هەرحاڵ خەڵک ئەو مەسئلەی قبول بکەن نییە لە هەر منتەقەی چونکو دەرهەڵال بڵەکو لە سەرەتای قسەکانیشماندا باسم کرد ئێستا ئەو میدیا و وەسیلە و ئاگاداری ئەوانە زۆر بۆ خەڵک لەکتری باگە بەڵام وەک ئاگاداربی حتممە بیستوتەکە لەو ماوەی دواییدا فکرێکی ئاوا هاتوتە گۆڕێ کە زمانی ئینگلیزی بکرێتە زمانی ڕسمی نەزانم بیستوتە یاننا بە هەرحاڵ فکرێکی ئاوا هاتوتە گۆڕێ کە زمانی ئینگلیزیش پێشنیار کراوە وابزانام لە پارلمانیش قسەی لەسەرکراوە چندێک لە ئەندامانی پارلمان ئیمزایان بۆ کردوتەوە کە کارێکی ئاوا بکرێ دەرهەرحاڵ ئەوەش دیسانەکە مناقەشەیەکی دیکە دەکاتەوە کە بۆچوونی من لەسەر مەسئلەی ڕسمیەت ئەمە پێم وا هەیە کە باشتر وا هەیە یعنی ئەو سنەتەی ئەو ترادیسیۆنەی کە لە کۆنەوە هاتووە لە زمانی شۆڕشی فەرانسەرا هاتووە و بە هەرحاڵ لە هەندێک وڵاتان کاری پێکراوە لە خودی فەرانسە ئێستا چی دیکە کاری پێ ناکرێ بۆ نمونە ئەو زمانانێک کە ئەودەمی سەرکوت کراون ئێستاجارێکی دیکە سەر هەڵدێننەوە و بەکاردەهێنرێن و ترێندێکی جیهانی بەڕاستی بۆ پاراستنی زمانانی ژەرمەترسی هەیە بە بۆچوونی من مەسەڵەن وەکو وڵاتێکی وەکو ئامریکا وانە وڵاتێکی وەکو ئامریکا لە وڵاتی وەکو ئامریکا ڕەنگە بینەریانی ئێمە خەڵکی ئاسایی بە معنای ئەوەی کە
لە مەسئلەی زمان و شتیوان نەکۆڵێتەوە فلان ئەو ئاگادار نەبن کە لە ئەمریکا زمانی ڕسمی ئینگلیزی نییە یعنی دە ڕسمیەتدا لە قانوندا زمانی ئینگلیزی زمانی ڕسمی نییە چونکو ژمارەیەکی زۆر خەڵکی دیکە هەن نزیکەی 7 ملیۆن کە مثلا بە زمانی ئیسپانیایی بەڵام لەکردەوەدا زمانی بەڵام ئینگلیزی مەبەستمە هێندێک دیارە نێهزەتێک هەیە حرەکەتێک هەیە بۆ ئەوەی کە بڵێکە ئینگلیزی یەکەم ئینگلیش فەرست بەڵام بە هەرحاڵ هەموو جارێکە چەند جارێک پێشنیار دەکرێت لە ئاستی لە هەندێک ئەیالەتان بە بەڵام لە ئاستی فێدرالدا زمانی ڕسمی نیە جا لەبەر ئەوە من باوەڕ لەو باوەڕەدا هەم کە لە ناوچەی ئێمەش چ لە سەتحی دەوڵەتەکاندا و چ لە سەتحی خۆماندا چەند زمانی ڕسمی نەبێ باشترە یعنی ئەتۆ ئێستا لە باشووری لە ڕۆژئاوای کوردستان بۆ نمونە ئەگە لە بەرچاو بگرین مەسەلەن لە پەیماننامەی کۆمەڵایەتیدا باسی سێ زمان هاتووە نیە لەوێت باسی زمانی چەچەنی تدانە باسی زمانی ئەرمەنی تدانە کەوابوو تورکمەنیشی تدانە کەوابوو یعنی چی یعنی ئەگەر یە چند ڕسمی بێ ئەوی دیکە ڕسمی نەبێ ئەوە مەسئل مەربوط دەبێتەوە بە باڵانسی دەسەڵات یعنی ئەگەر تۆ دەسەڵات زیاتر ئەگەر مەسەلان لە ئەو کۆمونەدا لەو کۆبوونەوەی کۆمونیدا مەسا ئەگەر ئەرمەنیەکان ژمارەیان زیاتر بێت دەتوانن ئەوە بێن نەگۆڕێ چریکە جا لەبەر ئەوە ئەمن لەو باوەڕەدام ئەوە ینی لە ڕسمیەت گەڕێن بینە سەر مەسای پراکتیک وەکو کتم پراکتیک ئەوەیە کە تۆ ئەگەر مێنتالیتەیەکی دموکراتت هەبێ وانە ئەو دەمین لە کاروباری ڕۆژانەدا ئەوەی کە مەسەرەن فەرزکە کوردێک لی زەحمەت نایە کە تورکمانێک زمانەکەی خۆی تورکمانێک زمانەکەی خۆی چۆنی دەیەوە بەکاربهێنێ پراکتیک شتێکە مەسئلەی بڵین لەسەر کاغەز شتێکی دیکە بەڵێ دیارە باسی ئینگلیزیت کرد لە باشووری کوردستاندا بەس وەکو تێبینیەک دیارە من بۆ خۆم لە هەندێک بڵێن لە کۆنفرانسێکدا بەشدار بووم لەسەر زمان پێم ئەو بیرۆکەی بڵێن دەسەڵاتێکی تجاری و بازرگانیە لە باشووری کوردستان ئەوەی کە زۆر جار بە ناوی دوبەیکردن ناوی لێ دەندرێت کە جیاوازە لە بڵێن ویستی خەڵک بەڵام بەر هاوپرسیاری من ئەوەیە کە لەم ماوەیەدا ڕەشنووسی دەستوری هەرێم ئەکەوێتەوە کەوتەتەوە ڕۆژەف و بەپێ ئەو باسانەی کە دەکرێت باسی بڵێن خۆبڕێوبەری بۆ هەرێمەکان گوایە زۆر بە توندی حتا قەرارەکە بڕگەیەکی شپێزیات بکرێتکە هیچ هەرێمێک نابێت بۆ خۆی خۆبڕێوبەر بێیانە جیاواز لە دەسەڵاتی پارێزگا و ناحیە و قەزاکان پێت وایە ئەو یانە جێگرکردنی بڕگەیەکی ئاوە لە دەستوری هەرێمدا ڕێگر نابێت لەوەی کە بۆ نمونە سبەی نەگەر هەرێمێکی وەکو هەورامان دەهەوێت کە بە بڵێن هەورامی بڵێن کاتە زمانی خۆی لە هەرێمی خۆیدا یا لە هەرێمی دیکە بۆ نمونە شەبەکەیە یا بڵێن شنگاڵ و بادینان هەیە لە شوێنەکانی دیکەدا پێت وایە ئەلێرەدا بڵین ئەگە بگەڕێنەوە سەر کارتێگەری سیاست لەسەر زمان ئەوانە پێت وایە بێ ئەوە چ کاریگەریکە بێت لەسەر داهاتووی زمان لە وزارەوەکان لە باشووری ئەم پێم وایە کە لە ئەو قانونی بنچینەی فێدرالی کە ئێستا هەیە لە عێراقێ و لەوێدا زمانی کوردی هاوشان و هاوتەراز و یەکسان دەگەڵ زمانی عەرەبی باشووری کوردستان ببوورە بەڵام میش باسیەوە دەکەم باسی عێراق دەکەم وانی پەیمانی حکوومەتی فێدرالی عێراق دەستوری هەرێمی 2005 لەوێدا بەها زمانی کوردی ئاوا قبول کراوە وەختێک زمانی کوردی ئاوا قبول کراوە بە باسی ئەوەش نەکراوە کە جیاوازی بخرێتە بینی شێوەزارەکان وانە ئەو بەو معنایە کە لە منتقی کوردستانیش بە پێی ڕگیۆن بە پێی ناوچە بە پێی هەرێم بەژە هەرێم بادینان هەرێمی هەورامان دەراسیدا دەتوانێت زمانی خۆی بەکار بهێنێ و دەتوانێت نێوی ئەوە بکاتە زمانی کوردی یعنی قانونەکە ئاوا دەتوانێت تەفسیر بکرێتەوە لەوێدا جا لەبەر ئەوە ئەمن پێم وانە ئەگەر هاتوو ئاڵوگۆڕێکی ئاوا بکرێکە بە هەرحاڵ فەرزکە پارێزگا زیاد بکرێ یا کانتۆندا بمەزرێنرێ فلان ئەوە خۆی لە خۆیدا کێشێکی ئاوا دروست بکات چونکو بەناغەیەکی ئەگەر لێیان لێ تێک نەدەن وانە بناغەیەکی دروست دانراوە لە قانونی ئەو قانون ئەساسی تازای عێراقدا لە پەیوەندی دەگەڵ مەسئلەی زمانەکان تەنێ هەر زمانی کوردیژنا بەڵام بەکو دوو زمانی بڵێن ڕسمی دەوڵەتی زمانی کوردی و زمانی عەرەبی هەردووچان یەکسان و وەگیەک قبول کراون بڵێ کاک حەسەن بینە سەر ڕۆژهەڵاتی کوردستان و مەسلەی زمانەکان دەزانین کە لە ڕۆژهەڵاتی کوردستانشە بە هەمان شێوە موزاییکێک و
مۆزایکێکی زمانی کولتوری هەیە و ڕەنگە زۆر زیاتریش بێ لە باشووری کوردستانیا لە هەرێمەکانی دیکە و بە تایبەتی ئازەری و کورد زۆر تێکەڵ دەژین سنوورێکی درودرێژیان هەیە و زۆر جاریش لە ناو یەکدا دەژین و ئەو باسەش ئێستا بۆ نمونونەکە ئازادی و فرەزمانی و فرەکولتوری بە جۆرێک نەکەوتۆتە ڕۆژەفی بڵین سیاسەتی کوردی ڕۆژهەڵات یانە سیاسەتی پارتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان ئێوە لە هەم ڕوانگەیەکی بڵین زمانیەوە و هەم لە ڕوانگەی پێکەوە ژیان و داهاتوو بۆ بڵین گەلی ئازەری و کوردەوە پێتان وایە کە ئەو پرسە چۆن شرۆڤەکەن دیارە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش یا لە قسەکردن سەبارەت بە مەسئلەی زمان لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەندێک ئەو چوارچێوە و دیتنی نەریتی هەیە بە معنای ئەوەی کە دەبێت شەوەزارێک پێش بخرێ و شەوەزارێک سەردەست بشتیوە بە هەرها بەڵام ئەوە وردە وەکو کوتم لە بەشەکانی دیکەی کوردستان ئەو مەسئلەیە سوز دەبێت بە معنای ئەوە کە هەموو هەڵگران و ئاخەوەرانی شەوەزارە جۆر بەجۆرەکان لە بواری جۆر بەجۆردا دەتوانن کای خۆیان بکەن و بەکاری بێنن بەڵام یەک مەسئلەی دیکەش هەیە کە دەرهەرحاڵ ئەوە سوئی تەفاهمێک هەیە سەبارەت بە ئەو دوو مادەیە کە لە قانونی ئەساسی جمهوری ئیسلامیدا هەیە کە ئەو دوو مادەش بە هیچ جۆرێک ینی بەو معنایانە کە پێلەوەندراوە کە زمانی کوردی دەتوانێت یا زمانی تورکی ئازەربایجانی یا بەلوچی دەتوانێت بەکاربێنێت لێدا باسی ئەوە کراوە کە هاوشانی زمانی فارسی دەکرێن ئەوانش ئەدەبیاتی خۆیان بەکاربێن شتێکی ئاوایە یعنی هەر لەبەر ئەوەشەکە دەعینی حاڵدا کە بڵێنەوە مەسئلەیە جێبەجێژ دەڵێن جێبەجێ نەکراوە بەڵام لە پراکتیکدا هەیە مثلا هەم نەشتی هەیە بە ئازەربایجانی بە تورکی ئازەربایجانی بە کوردیش هەیە بە فلانشەیە بەڵام دەرهەرحاڵ لەوە یعنی ئەو تەسەورە نابێ بێتە گۆرە کە دەو چوارچەوەدا دەکرێت مەسئلەی زمانی لەوێ جێبەجێ ببێ ئەو شتانە یەک مەسئلەی دیکەش هەیە ئەویش ئەوەیە کە لەبەر ئەو لە ڕوانگەی کوردی چۆن بۆ مەسەلە لە ڕوانگەی کوردیژرا ئەوەیە یعنی ئێستا مەسئلەی زمان دیسان لە پەیوەندی مەسئلەی زمانیش لەوێ کراوەتە ئەمنیەتی یعنی وەک چۆن مەسئلەی کورد مەسئلەیەکی ئەمنیەتیە لە ڕوانگەی حاکمانی ئێرانەڕا مەسئلەی زمانیشان هەروە لێ کردووە بۆ نمونە پارەکە ئەو ساڵی 2014 وابزانم کە ئەو باسێک هات دوای ئەوەی کە ئاغای ڕوحانی هات بۆ سەرکار و باسی ئەوە دەکرا کە بە هەرحاڵ لە دەمادەی پێشنیار کرد و دەوانەدا باسی جێبەجێکردنی ئەو دوو مادانەی معوەقەی نێو قانون بنچینێش کراوشتیوە لەو پەیوەندیەدا کە لەبیرت بێ ئەو ڕێکخراوە ئەو سازی پاراستنی فەرهەنگ و ئەدەبی فارسی فەرهەنگستانی ئێران زۆر بە توندی ڕاکسۆی نیشاندا نسبەت بۆ مەسئلەیە و چ بوو ئەوەش لەبەر ئەوەیە کە دیسان مەسئلەی زمانی بە شێوەیەکی ئەمنیەتی دەبیندرێ ئەوانە یعنی بۆیە ئەو دەستگاش ئەگەرچی کە دەبێت خەریکی ئەدەبیات و ئەو جۆرەشتانە بێ وەکو سیاسەتێک هات لە مەسئلەدا ئەوەی عکسولعەمەلی نیشاندا و باسی ئەوەی کرد کە گەر کارێکی ئاوا بکرێ ئەوە دەبێتە هۆی لەدبوونی وڵات و ئەو جۆرەشتانە بەڵام لە مقابل ئەوەدا ئەو گەلانی ئێران یا ئەو کەسانێک کە بە زمانی غێری فارسی قسە دەکەن شتێکی مشتەرەکیان هەیە یعنی زمینەیەکی مشتەرەکیان هەیە و بەتایبەت بەخاوبەشیان هەیە کە دەکرێت لەسەر ئەوە زۆر زیاتر بەیەکەوە کار بکەن و بەتایبەتی بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئێوە باستان کرد کە ئەو لەباری جۆغرافیاییەوە تورکی ئازەربایجانی و کوردەکان لە نزیک یەک دەژین و بەیەکەوە دەژین و ئەوە بتوانن بەتایبەتی لەسەر ئەو نقطە مشتەرەکە کە بەتایبەتیش ئەویش داوخوازی زمانیە یەک بگرن و ئەوە ئەگەر لە موردێکدا تۆ یەکت گرت ڕەنگە ئەوە ببێتە زمینەیەک بۆ ئەوەی لە موردی دیکەدا ینی تەفاهم دروست بێ ئەگەر مەسەر مشکلەی یا بۆچوون جیاواز لەسەر مەسئلەی تریتۆریال هەبێ ئەگەر ئەتۆ لە لایەکی دیکە کە مشتەرەکاتەکەت زاڵکردەوە لەو زمینێشدا دەتوانی بە تەفاهم بگەیت کاک حەسەن تەنها خولێکێکمان ماوە بەڵام ئەگەر بە شێوەیەکی کۆنکرێت بۆ نمونە لەو پەیوەندیدا لە پەیوەندی لەگەڵ زمانی ئازەریدا کە دیارە بۆ خۆی کێشەیە بەڵێ ئازەریە بەڵێ تورکیە بەڵام پێت وایە پارتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانیان بڵێن بەگشتی میدیای دەرەوەی دەوڵەت لە ئێراندا میدیای کوردی بۆ نمونە تەلەڤیزیۆن و میدیاکانی دیکە هەیە
پێتوانیە کە کەم تەرخەمیەک هەیە لەگەڵ زمانی تورکیدا بەڵام من پێم وایە هەیە و زۆر گرنگ دەبێت کە ئەگەر تەلەڤیزیۆنە کوردیەکان یا هەرحاڵ ئەوانەی کە دەسەڵاتداری کوردین حولی ئەوە بدەن کە بە هەرحاڵ بەرنمەیە یا چەندین بەرنامە بە زمانی تورکی ئازەربایجانی شەبێت چونکو دەزانین کە لەلایەکی دیکەوە تەبلیغاتێکی زۆر ڕەگەزپەرستانە لە بەرامبەر خەباتی قارەمانانەی گەلی کورد و گەلانی دیکە دەکرێت لەوانە گەلی تورکی ئازەربایجانیش. بەڵام زۆر سپاس بۆ تۆ بەڕێست کاک حەسەنی قازی نووسەر و لێکۆڵەرەوە زۆر سپاس بەڵێ بینەرانی هێژە لە شاری دەندەر لێو لە وڵاتی بلژیکەوە لەگەڵتان بووین هەتا بەرنمەیەکی دیکە بۆ ئازادی و لە ئازادیدا بژین ماڵتەنەوە.